هفت بارا شاندی پیش. خدایا من لشر شیطان درگیری پناه خوب بوده اینایه به نام خدای رحمه اویگو رحمه ددد به اوینگو لسر هودا هاتنه شاندن او باینگو بخوردی دین او اوینگو پان او برین بلاو دکن او اوینگو به جدا گرنی لهو جدا دکن او اوینگو بیر آنینی دیننه خاری وگه جه بجه گرنی یانجی آگاه داری براستی اواکو بلینیا وی بده هادیه دان دی بیدجه لوما دماغو سترک لناودچن او دماغو آسمان لهو دیده دراندن او دماغو جیا دینه تقاندن او دماغو پیامبرا کوم دکنه دماوان یا دیارگیری بو چه روژکی باش و هاتبو دان بو روژا دادوری چه دی تدیب جهینید که روژا دادوری چیه دوی روژی دا هوار لعوینگو حاشای لی دکن مگر اوین اول لناو نبرن باشی امدی بی اوین داوی اوان بشو بینن بوی آوایی ام رابون ارونشتنه دگر اوین تاوانکار دکن دوی روژی دا
حاشای لیدکن مگر هون لآوکک سوک نآفراندن باشی او دانا جهگه تناه دا جبوی دمگه دیار گری لوما چارنوز دیار که چند اینی چارنوسی دیار دکن دوی روژه دا هوار لعوین کوحاشا لی گرنه مگر عرض نکریه جهی جیان اومدنه دیدا جیاین گلک مزن چی گرن او آوا شین جبوی و خارنی دایوه دوی روژه دا هواره لعوین کوحاشای لیدکن هر او جهی کته حاشا لیدکر هر بن سیبرکی دا کسی هستون هنه نه سیبرا هینکه نجی لدجی گوری قازانجی ددت براستی او چروسکین هندی کوشکا داویت دری وک بیجی هیشترین زربون دوی روژه دا هوار لعوین کو حاشای لیدکن او روژکه کو او ناپیون او درفت بوان نایده دان کو او ماهنیکی بگیرن دوی روژه دا هواره لعوین کو حاشای لیدکن او روژا دادویه هون او اوین اول کوم گرنه لو ما اگر
و برنامه‌یک هەیە بەس لە دەژی من بەرنامە خۆ بکەن دەوێ ڕۆژێدا هەوارە لە ئەوێن کە حاشا لێکردنە بەڕاستی ئەوێن کە هەشیاری خودێنە دێ لەناو سیبەرە و گارنیادابن و مەیڤەین هەر تشتێ کە ئەو دەخوازن تێر بخۆن و وەخۆن ji بۆی ئەوە کە وەردەگرت بەڕاستی بەوی ئاوایی ئەم پاداشە دەدەنە ئەوێن کە باشیێ دەکەن دەوێ ڕۆژێدا هەوارە لە ئەوێن کە حاشایێ لێ دەکەن بخۆن و بۆ دەمەکە گورت بخۆ خۆش بقەتینن بەڕاستی هون تاوانکارن دەوێ ڕۆژێدا هەوارە لە ئەوێن کە حاشایێ لێ دەکەن دەما کە دەبێژنە وان خۆ بچەوینن ئەو خۆ ناچەوینن دەوێ ڕۆژێدا هەوارە لە ئەوێن کە حاشایێ لێ دەکەن بەس پشت ئەوێ ئەو دێ باوەڕی بچە سەرهاتێکی بکەن